فول ريشكي جولك بقرا ورا بو مزقود داوي صراط المستقيم يشك اخر رجاي جولك جیاواز لرجاي پیغمبران و راسگۆکان و شەهیدەکان و پیاوچاکەکان اصلا امانه هميان جولك كشتوني لنا يبردون ويقتلون الانبياء ويقتلون الذين يأمرون بالقسط من الناس هم يهمان لنا يبردون پیغمبران 7000 پیغمبری خوانیان ليك تاقا كشت ابن كثير وافرمه هر پیاوچاکێکیش بی و تا بۆ پێغەمبەرانە کوشتن ئەویشانە کوشتن بۆیە پیاوچاک کوشتن ئیشی یەهودیە مامۆسای ئاینیە کوژن ئەی فڕێن لە ناویە بنێ لەبەرەوەی یەهودین بۆیە مەذهەبی ئەوانیان تەبەنی کردووە لەسەر ڕێچکەی ئەوانن ئەوان بۆیان داڕشتون پیاوچاک بکوژن چونکە یەهود خۆی پیاوچاک کوش بوو ئەگەر پیاوچاکان بمانایەتەوە تەورات تەحریفەکرا ناکرا ڕێگریان نەکرد بۆیە کوشتیان بۆی بتوان تەوراتەکە تەحریفکەن ئینجیل تەحریفەکرا ناکرا ئەی زەکەریا و یەحیایان بۆ کوشت هەردووکیانیان کوشت باوکو کوڕێک دوو پێغەمبەر بەس بۆی دینەکەیان لێ بگۆڕن بتوانن دوا ئەو دینەکە بەکاربێن بۆ بەرژەوەندی خۆیان ئێستاش هەر کەسێ دین بە حەق بگەێنێ ئیسلام بە حەق بگەێنێ ژیانی لە مەرتەسیایە پێی خۆش ببێ ناخۆش بێ قبوڵێکا ژیانی لە مەرتەسیا بێ بێتە ئەم جێگایە پیاوانە قۆڵی لێ هەڵماڵێ قبولی ناکە ناتوانێ بێ ئەگەر حەق نەگەێنێ و بێدەنگ بێ بە کردار و بە گفتاری و بە دڵی نەیگەێنێ ئەوە دڵنیابن دینێکتان پێگەێنێ یەهود پێی ڕازیە بۆیە ئەمینە لە خۆی کە هیچی لێ نایە بۆیە نابێ ئەمین بێ لە خۆی هەموو دەقەیە بێ خۆی دانابێ بۆ ئەو کەسێک کە ئەم حەقیقەتە ئاگرێ ئەبێ کاکە لە یەحیا زیاتر نییە سەری بڕە لە زەکەریا زیاتر نییە دوو کەرد کرا ڕێتی تەواوە بێ خۆی دانێ بۆ پیاونیت بۆت ناگیرێ قبوڵی ئەوە ناکەیت و تەحەملی ناکەی بڕە دوورکەوەرەوە لێی با پیاوی خۆی بێ جاخوای پەروەردگاریش وعدی داوە کە ئەبێ و پیاوانە هەر هەبن ئەبێ هەر هەبن تەواو نابن جاگەر کە تەواو بوون ئیتر دینە گۆڕێ دەستکاریە کرێ وەکو دینی یەهود و نەساڕای لێ کرێ خۆی وعدی داوە بیپارێزێ بە پیاوانەگەی پارێزێ هەموو کەس داوا بکات لەو پیاوانە بێ لای خۆی پەروەردگاری چی تێ ناچێت خۆی پەروەردگار لەو پیاوانەمان بنووسێ